ڕێنماییەکانی ئەم دوایەی وەزارەتی ڕۆشنبیری بە مەبەستی ڕێخستنەوەی پێدانی مۆڵەت و کاری میدیایی لە هەرێمی کوردستان مامۆستایانی بوارەکە و ڕۆژنامەنووسان و ڕێکخرا و سەنتەرەکانی تایبەت بە ڕۆژنامەنووسان و بەرگری لە مافەکانیان لەسەر یەک مێزکۆ کردەوە. لە پرۆژە یاسای میدیا ئەلکترۆنی خرایە ڕوو کاتی خۆی ڕەت کرایەوە، ئێستا کراوەتە ناو ئەم ڕێنمایانە. ڕێخەری سەنتەری میترۆ بۆ داکۆکەی لە ڕۆژنامەنووسان ئاماژەبەوە دەکات ئەم ڕێنمایانە بێ ئاگاداری ویستی ڕۆژنامەنووسان و پسپۆڕانی بواری ڕاگەیاندن دەرکراوە، بۆیە داوای یاسایی بۆ ڕێگری لە کارپێکردنی ئەم ڕێنمایانە تۆمار دەکەین. بڕگە بە بڕگەی پەیوەندی بە رادیۆ و تەلەڤیزیۆن و میدیای ئەلکترۆنیەوە هەیە. ئەم بڕگانە پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری تایە، پێچەوانەی مافی زانیاری تایە، پێچەوانەی بنەماکانی ئازادی قسەکردنی تایە. سەنتەری میترۆ هەڵەسێ بە تۆمارکردنی داوای یاسایی لە ئەنجومەنی شورا بێ یان ئەنجومەنی دادوەری بێ و پەنا بە کۆمیسیۆنی مافی مرۆڤ ببین و ئەمە جگە لە یعنی ئەو ڕێکخراوانەی کە ئێمە پەیوەندیمان هەیە لە سەراستی جیهانی پەنا بۆ هەمویان ئەبین بە مەبەستی ڕاگررتنی ئەم ڕێنمایانە. مەترسیەکە زۆر جددیە، من داوا لە حیزبەکانەکەم داوا لە ئۆپۆزیسیۆنەکەم قسەیان هەبێ لەسەر ئەم ڕێنمایانە، چکە هەر پەیوەندی نییە بە ئێمە وەکو ڕۆژنامەنووس بەڵکو پەیوەندی بە دیموکراتیەتەوەی لە هەرێمی کوردستان. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن ئەم ڕێنمایانەی وەزارەتی ڕۆشنبیری بە دەستوەردانی فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەت هاتوۆتە ئاراوە و ئامانج لێی بەرتەسکردنەوەی ئازادی کاری میدیاییە و پێچەوانەی یاسای ڕۆژنامەگەری ساڵی 2007 بە پلەیەکی سەرەکی پێچەوانەی ڕۆحی ئەو یاسایەیە کە بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بە کاری ڕۆژنامەوانی دەناسرێ. لەبەر ئەوە هەر فەلسەفەی بنیادنان و داڕشتنی ئەم ڕێنماییە زۆر جیاوازە لەو فەلسەفەیەی کە لە پشت یاسای کاری ڕۆژنامەوانیەوە بوو و دەکرێت ئەم ڕێنماییە ببێتە چەکێکی بەهێز بەدەست دەسەڵاتەوە بەدەست دەسەڵاتی سیاسیەوە. ئەو ڕێنمایە کە دەرچووە بەداخەوە دۆخی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی نادیار دەباتن. فەرمانگەی میدیا و زانیاری کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو هاتوۆتە ناو ئەو بابەتە کە بەپێی یاسا بەپێ هیچ ڕفێکی قانونی هیچ پەیوەندی بە فەرمانگەی میدیا و زانیاری نییە ئەو هەوڵ بداتن کە ڕێنمایی بۆ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دەربکاتن. ڕێنماییەکەی وەزارەتی ڕۆشنبیری لە 17 مادە پێکهاتووە لە 23 مانگی ڕابردوو لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاوکرایەوە بەپێی وتەی شارەزانی بواری ڕاگەیاندنیش. ئەمانگاوەی وەزارەتی ڕۆشنبیری دەبێتە پێدانی چەکێکی بەهێز بەدەسەڵات بەوەی هەر کاتێک بیەوێ لە پەنای ئەم ڕێنمایانەوە یەخەی هەر کەناڵ و دەستگایەک بگرێت کە بەدڵی خۆی نەبێت و دای بخات. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.